وێڕایە و ڕەوشەنە لەبارەی بەرۆکی ناوخۆی تورکیا گرتوتەوە پارتی دادوگەشەپێدان سوورە لەسەرەوەی دەستور لە ناو پەرلەمان هەموار بکاتەوە لەو بارەیەوە سەرۆکوەزیرانی تورکیا ڕایدەگەێنێت بە هیچ جۆرێک سازش ناکەن لەسەر دەستورە نوێیی کە پارتی دادوگەشەپێدان بەنیازە بینوسێتەوە. داودۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا لە لێدوانێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند پارتی دادوگەشەپێدان لاوڵێەوەدایەت دەنگی 330 کورسی پەرلەمانی بەدەست بێنێت بۆەوەی دەستوری نوێی تورکیا بخرێتە بواری جێبەجێکردنەوە. ئەمەژەی بۆشدا وەک پارتی دادوگەشەپێدانیش بە هیچ شێوەیەک سازش لەسەر و دەستورێت نوێن ناکەین و لە ئێستادا ئێمە 370 کورسیمانەیە و بۆی ڕێژەی یاسایی تەواو بکەین پێویستمان بە 13 کورسی ترەیە تاوەکو دەستور بخرێتە ڕاپرسیەوە. ئەو لێدوانەی سەرۆکوەزیرانی تورکیا لە کاتێکدایە مانگی ڕابردوو دوای ئەوەی پارتی دادوگەشەپێدان ئاک پارتی لە هەوڵێەوەدا بوو لیژنەی نووسینەوەی دەستور وەک ئامڕازێک بۆ سەپاندنی سیستەمی سەرۆکاتی لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێت، بەڵام لیژنەی نووسینەوەی دەستوری نوێی تورکیا هەڵوەشایەوە. لای خۆیە بوڵەند تەزجان ئەندامی لیژنەی دەستور و جێگری سەرۆکی گشتی جەهەپە ڕایگەیاندبوو کە پارتەکەی ئەردۆغان بەنیازبوون لیژنەکە وەک ئامڕازێک بۆ هێنانی سیستەمی سەرۆکاتی بەکاربێنێت و بەهۆیەوە لەو لیژنەیە کشاوەتەوە. لەلایەکترەوە گارۆپایلان ئەندامی هەدەپا کە ئەندامی هەمان لیژنەیە ئاماژە بۆ دەکات هەر سێ پارتی ئۆپۆزیسیۆن داوای بەردەوامبوونی سیستەمی پەرلەمانی دەکەن بۆ تورکیا. جێوە بیرهێنانەوەی پێشتر ڕەجەب تەیب ئەردۆغان ڕایگەیاندبوو لە ئێستاوە تا 4 ساڵی ئایندە سەرقاڵی گۆڕینی دەستوری تورکیا دەبن. ئەم لێدوانەش ناڕەزی توندی لایەنەکانی لێکەوتەوە کە دژی دەستورەکەن بێتە مای بوژانەوەی دەوڵەتە نەخۆشەکەی عوسمانی.